دکتۆرە چۆمان هەردی نووسەر و توێژەر ڕۆمانێکی نوێ بڵاو دەکاتەوە بە زمانی ئینگلیزی کە با بڵین ڕۆمانێک کە دەربارەی زەبری دەرونی و هەروەها پیاو سالاری بە زمانی ئینگلیزی بە ناوی دیوارەکان دەچرپێنن. بۆ خۆی دکتۆرە چۆمان کەسێکی ئەکادیمیە و زۆر بابەتیانە لە ناو با بڵین چیرۆکەکانی یاخود ڕووداوەکانی ئەم ڕۆمانەدا قوڵبۆتەوە و لە ڕووی سایکۆلۆژیەوە یاخود زۆر گرنگی بە بابەتە سایکۆلۆژیەکان دەدات. ڕۆژی 24 ئەم مانگە لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی نووسەر و توێژەر و مامۆستای زانکۆ چۆمان هەردی نوێترین بەرهەمی بە ناوی دیوارەکان دەچرپێنن بڵاو کردەوە کە یەکەم ڕۆمانی ئەو نووسەرێ بە هەمان شێوەی چاپکراوەکانی پێشووی بە زمانی ئینگلیزی نووسیوێتی و بڕیارە لە داهاتوودا بکرێتە کوردی. دیوارەکانە چرپێنن پێنجەم بەرهەمی منە بە ئینگلیزی، پێنجەم کتێبی منە، پێشتر دوو کتێبی شێر و کتێبێکی ئەکادمی لەسەر ژنانی دەرباز بوویان فال و وەرگێڕانی دەربەندی پەپوولەم چاپ کردووە. ئەمە یەکەمین ڕۆمانی منە بە ئینگلیزی. زۆر جاروا هەستەکەیت کە کێشەیەکمان هەیەمە وەکو میلەتێک هەڵەی ڕابرد و دووبارە ئاکەینەوە لە بازنەیەکە چەقە بەستین. ویستم تۆزێک لەو مەسافەی ڕامێنم کە بۆچی جاری وا هەیە هەمان هەڵە دووبارەکەینەوە و چاوەڕوانە بین کە شتەکان جیاواز بێ. خۆی ئاینشتاین وتوێتی ئەڵێ گەورەترین شێتی ئەوەیە تۆ هەمان دووبارەکەیتەوە چاوەڕێ بکەیت نەتیجەکەی جیاواز بێ. بە تێڕوانینی من ئەوەی کە ڕێگرە لەوەی ئێمە فێر ببین لە ژیانی تاکە کەسی و لە ژیانی خۆمانەوە کومیلەتێک ئەو دیوارەیە کە زەبری دەرونی لە بینی ئێمە و ڕابردووە دروستی کردووە و واکات کە فێر نەبین و گەشە نەکەین و شتی تازەش تاقی نەکەینەوە. جاری وایە زۆر جارێ ئەمە دیوارێک دروست دەکەین لە بینی خۆمان و ڕابردوویەکی خەمگینە پێمان وایە ڕابردووە ئەمان پارێزێ ئەم دیوارە، بەڵام دیوارەکان دایمە چرپیان لێوە دێ، شتە ناخۆشەکانی کە ڕویان داوە هێشتا شاردێنە ناو وشیاری ئێمە و کاریگەریان هەیە لەسەر ژیانی ئێمە. لە ڕێگەی ئەو دیوارەوە دیوارێکی ڕاستەقینەوە کە لە ڕۆمانەکان لە ماڵێکا دروست دەکرێت بۆی شوێنێک لە شوێنە جیا بکرێتەوە. ئەم چەمکی دیوار و فێر نەبوون و گەشە نەکردنا تۆزێک یاریتی ئاکەم و هەوڵێکم داوە بۆی بە خۆمان بڵێن کە ئێمە بێم دیوارە بڕوخێنین. ئەگەر جارێکی تر بەڕابردی خۆمانە نەچینەوە لێوەی فێر نەبین هەمیشە لەو بازنەیە ئەمێنینەوە. من ڕاستێکی 26 ساڵ لە دەرەوەی وڵات ژیاوم، خوێندنیشم هەر لەوێتەوە کردووە بە کەلۆریۆس و ماجستێر و دکتۆراکەم و پۆست دکتۆراکەشم هەر لەوێ بووم. ساڵەها بوو پێشەوەی بژگەڕێمەوە بە کوردستان من بە کتێبم بە ئینگلیزی چاپ کردووە، لەبەرەوە نووسین بە زمانی ئینگلیزی شتێک بوو کە ئۆڕەدی بەشێک بوو لە ژیانی من و بە تایبەت کە ئێمە لە ئەوروپا ژیاین ئەو هەستەم هەبوو کە چیرۆکی کورد نەجێڕاوەتەوە لەلایەن خۆمانەوە. زۆر جاریش کە ئێمە خۆمان چیرۆکەکەی خۆمان ناجێڕینەوە کەسێکی تر کە لەوانەیە نەیاری ئێمە بێ چیرۆکەکە گەڕێتەوە زۆر جار بە شێوازێکی زۆر خراپ وێنە ئێمە، کە بۆ من زۆر گرنگ بوو کە چەمکی کورد بوون چەمکی ژن بوون لەناو نەتەوەی کووردە بە ئینگلیزی تاوە توێ بکەم و بیناسێنم. بێگومان ئێستا ئێمە لە هەوڵی ئەوین کە ئەم کتێبە وەرگێڕینە سەر زمانی کوردی لەگەڵ هاوڕێیەکە لە پەیوەندی داین. هیوادارم لە 2 ساڵی داهاتووە بە کوردیش ڕۆمانەکە بخوێنرێتەوە.